هاوڵاتیان بە بەراورد بە چەند ڕۆژی ڕابردوو ترسیان لە ڤایرۆسی کۆرۆنا کەمتر دەبێتەوە و دەیانەوێت خۆیان لەگەڵ دۆخەکە ڕابێنن. بەڕێوەبەری بەشی گشتی تەندروستی کەرکووکیش دەڵێت میدیاکان ڕۆڵیان هەیە لە گەورەکردنی بابەتەکە. خەڵک دوور بێت لە ترس و دڵە ڕاوکەوە چونکە ئەو نەخۆشیە ئەو کەوا میدیا وا گەودەی کردوێتەوە ئەبێ خەڵک تۆزێ ئاگادار بێت چونکە نەخۆشەکە بەو ڕێژەیە نییە کەوا کوشندەیە زۆر بێتەوە لە ئەوانەی کەوا نەخۆشی پێشوەختیان هەیە معنەویاتی وان و خاوە دەرمانی دڵی هەیە شەکرێ زەختێ نایخوا. لای خۆشیەوە دەروون ناسێک دەڵێت پێویستە خێزانەکان مامەڵەی تەندروست بکەن لەگەڵ منداڵەکان و خوارو 18 ساڵ. ئێمە دایمە دەڵێن عالەمی مناڵ زۆر جوانە ئەوێ هەموو شتێ بزانێ ئەم شتانەی کڕوەدا ئێمە وا گەورەیکەینەوە بۆ ئەو مناڵە تا ڕادەیەکە گالەوەی نەتوانێت خواردنەکەی دەستی دایکی بخوا و ئەکەوێتە حاڵەتێکی واسواسیەوە ئەم کاتە دەرونی ئەڕوخێر معنویاتی وانێ بێ کە ژیانی ئەتوانێت سەیترە بکاتە سەر ئەو ڤایرۆسانەی کە بێتە گیانی مرۆڤەوە. بەشێکی تر لەو نەهامەتیانەی هاوتای ڤایرۆسی کۆرۆنا ڕوبەڕووی هاوڵاتیان بۆتەوە گرانی نرخی دەمامک و شتومەکە لە بازار و دەرمانخانەکاندا. بازارڕەکە خەڵکی ئەستەغلال کردەوە بەڕاستی عیبە بەو شێوەیەش نابێت پێویستە قایم خەبن ناو بازارە بسوڕێتەوە بەسەر و شوێناریە کە شتی گرانە فرۆشە خەڵکی پێ ئەستەغلال دەکەن. بیدایە کەمام 55 سەرمان بوو 55 سنت دوای بووە 75 سنت ئیسا جوملەتی کردێتە 15000 پاکەتی لەسەرمانە ئەمە احتیادی من کردومە. ئەوەی بەدی دەکرێت هاوڵاتیان هێواش خۆیان لەگەڵ وەزعەکە ڕاهێناوە و تا ڕادەیەک ترس و بیم گەڕاوەتەوە بەڵام هێشتاکە نرخی دەمامک و شتومەکەکان هەر بەرزە و هاوڵاتیان داوای چاودێری بازار دەکەن. خەبات نەجمەدین گەلی کوردستان کەرکووک.